بسم الله الرحمن الرحیم. بە یادگاری ئەمڕۆ ڕێکەوتی 15/11/2012 پاییزە. جەوێ زۆر خۆشەوان لە تەوێڵە، وان لە گەڕیات، وان لە خانوەکەی مامپاشا لەگەڵ کاک ئەحمەد و چەند برادێکی تر بە خێرهاتیان نەخێن مەشهورە بە کاک ئەحمەد نۆکە. بە ناوی خۆمەوە دووبارە و سێبارە بە خێرهاتنی یاکەم خۆشحاڵم کە کاک ئەحمەد ئەمڕۆ لە خزمەتیام بۆ یادگاری چەند گۆرانیەکیشیان پێشکەش دەکەم. خۆی ئەخبووە لای سەیبەوان و خەسێشێکی وۆسەمێ خەسێشێکی ئێسەمێ دەی پەتیماری ئێزەمبەوان و پەترۆگێنێ بۆسەمێ پەترۆگێنێ بۆسەمێ ئیجا پاییزەنە مارکاڵیگیان ڕەنگزەدیێ پەیچەمێ ڕەنگزەدی پەیچەمێ ئاغەچی چیر بەڕێز و بەوان و غەموێ بەۆنی غەمێ غەموێ بەۆنی غەمێ پەنجەکەی شلووە مل بەوان و مڵی بێ ئەوێ تۆ دەی بێ ئەوێ دەی ماری وەزڵێفی بەوان و خەیەتێ خەوێ خەیەتێ خەوێ ئیجا یارانم سێران بەوان و هەیلێنێ دەوەران لێ هەرمێنێن هۆشمێ من سڵای وێشەنە زاریان مەیۆنێ گۆشمێ مەیۆنێ گۆشمێ ئیجاوینەی وەنێ شەی بەوان و ئەوەڵێ وێ هەوەران لێ ئەوەڵێ وێ هەوەران لێ خواب و تازەشکێرۆکەڵیان مەیلێکەی جەوەران لێ مەیلێکەی جەوەران لێ شیوەکە لە شێوەی بەوان سورێرەوەڵەوێ سورێرەوەڵەوێ ئاخ بەرزن باڵاکەونە زاریان زڵپانە کاوەڵەوێ زڵپانە کاوەڵەوێ توا زڵپەی بەخێزامە ئیڕۆ کورە ئیڕۆ ئەترێ پەی مەڵێ هەمێ دەی دەسماڵ پەی پێتە ئازیزم زامیێ پرێسیێتەمێ زامیێ پرێسیێتەمێ ئیجازام دارێ شوێنێ من کاڵیان حەکیمێ وەگێتوێ تەبیبێ وەگێتوێ دەی مشو ئەو زامەنە زاریان چی سەڕێژنێ بووە پێشکەشتان بەرە سەوزە کاتەوە ئەم بەرەوبەرە چم شاڵی شوان و هاژە هاژی ئاو دەرمانە بۆ زام مەڵهەمە بۆ چاو خەڵکی ئەبینم شادە لە دەشتا خواوەکی لێژی وانمە باشتە خۆش ئاواوەیە کاکە گیان بە ئیتر عەزێتم بدە